لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەم شەو لەگەڵ دکتۆر مەولود باومڕات سیاستکار و وەزیری پێشووی حکوومەت یاریمی کوردستان و دکتۆرا لە سیاست ڕاستیەکەی گفتوگۆکەم دکتۆر مەولود بە دڵنیاییەوە لە کابینەی ئەمەی نۆنا پێشتر وەزیر بوو لە حکوومەتی یاریمی کوردستان دیارە با بڵین ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەیە وە شتێکیش کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دەست و پەنجەی لەگەڵا نەرمەکەین پێچێنانی کابینەی دەی حکوومەتی یاریمی کوردستانە و یەکگرتووی ئیسلامیش ئەو کات کە دکتۆر مەولود باومڕات ڕاستیەکەی نوێنەرایەتی ئەو هێزە سیاسیەی ئەکرد لە حکوومەتی یاریمی کوردستان و خودی یەکگرتووی ئیسلامی بە دیاریکراوی ئەزمموی جیاوازی حکومڕانی ئۆپۆسیۆن بوونی بینیوە بۆیە هەم وەکو ئەزممون ڕاستیەکەی هەم وەکو لایەنە ئاکادیمیەکەیشی کە دکتۆرای لە سیاسەتا هەیە ئەکرێ هەم لەبارەی حکومڕانی هەم لەبارەی پرسی ئۆپۆسیۆن لە هەرێمی کوردستان لەگەڵ دکتۆر مەولودا قسەی زۆر باش گفتوگۆی زۆر باش بێ ئەوەی لە ناوچەکەشە گوزەرێ لینکێک ڕەهەندێک یان پەتێکی دیاریکراوی بە پرسی ئیسلامی سیاسیەوە هەیە و باگراوندە ئیسلامیەکەی دکتۆر مەولودیش بە دڵنیایی ئەکرێ لەم پرسەشا کۆمەکمان کە جگە لە باگراوندە سیاسیەکە بۆیە درێژەی پێنایم ڕاستیەکەی دەستەکەم بە گفتوگۆکە لەگەڵ دکتۆر مەولود دکتۆر سلااو لێبێ وادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم ئەشزانم هەندێک تەندروستیت باش نییە هی پشتت هیوای سەلامەتیت بۆ خوازم هەندێک چیرەت لەگەڵ ما درێژ بێ هەوڵێم زوو تەواویکەین پشت بەخوا قوربان زۆر سپاس ڕێزت هەیە سڵاو لە ئێوە هەروەها لە بینەرانی کەناڵەکەتان هیوادارم لەجێی ئەو چاوەڕوانی و متمانەی ئێوە بم وابێ دکتۆر با بە دۆخی کوردستان هەرێمی کوردستان دەست پێ بکەین و مەسلەی پێکێنانی حکوومەت ڕاستیەکەی تۆ هەم ئەزمموی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەیە هەم بە حکمی بابوو لایەنە ئەکادیمیەکەیش لە زانستی سیاسیان دۆخی هەرێمی کوردستان پێناسەیەکی دیاریکراوی هەیە هەڵبژاردنەکرێ بە دنیای گلەیەوە ڕاستیەکەی هەندێک هێزی دیاریکراوە ئەچنە ناو گفتوگۆی پێچێنانی حکوومەت یاریمی کوردستان هێزگەلێک چوونەتە ناو گفتوگۆکەوە ئەوە ئەوەندە ساڵە بەیەکەوە حکومڕانی لە هەرێمی کوردستان ناکەن بەڵام 5-6 مانگیانەوێ هێشتان حکوومەت یاریمی کوردستانیان پێک نێناوە ئەمە لە علمی سیاسیا لە زانستی سیاسیا کرێ پێناسێکی دیاریکراوی هەبێ یان هیچی بۆ نەدۆزراوەتەوە لە ڕاستیە ینی شتێکە نزیک بێ لەوەی کە هاوڵاتی تێبگا و ئێمەش هەستی بکەین ئەوەیە کە هۆکاری بە درێژکردنەوە و ماوە درێژکردنەوە و وەکۆڵەیە کۆبوونەوەی یەک لە دوای یەک و قۆڵبان و هەوڵانی کە دەستکەوتی زیاتر و پێگەی زیاتر و دواخستنی پێکهێنانی حکوومەت بۆ 5 مانگ و 6 مانگ تەبیعی ئەگەڕێتەوە بۆ دوو سەبەب سەبەبی یەکەمی نەبوونی دەستورە لە هەرێمی کوردستانە تەبیعی معلومی هەموو لایەکە کە دەستور هەبوو ئەو کاتە هەم ماوەکان دیاریەکە هەم اختصاسەکانیش دیاریەکە هەم پێگەکانیش دیاریەکە مەسەلەن ماوەی ئەوەندە بۆ پێکهێنانی حکوومەت ئایا حیزبی براوە بێ یا ئیتلافێکی براوە ماوەی فڵان کەس پۆستەکان ئەمانەی خوارەوەن فڵان کەسەکان کە ئەم پۆستانە بەڕێوە بن ئەمە اختصاسەکانیانە لە هەرێمی کوردستانە ئەو شتانە بوونیان نییە ئەوەی کە هەیە بەسراوە بە ئەو یاسایانەی کە دەربارەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە هەیە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان و یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش هەر لە ئەساسە لە پشت بە هیچ دەستورێک نابەسێت دەستور و بنەمایەکی دەستوری بەڵکو پشت بە بڕیاە ئەبەسێ کە لە ساڵی نەوەیەکە بەرەی کوردستانی یاوێتی ئەمە یەکێکە لەو بۆشایە گەورانی لە ڕووی سیاسی و لە هەرێمی کوردستانە وجودی هەیە و وای کردو کە یعنی ئەگەر ورتر تەماشای واقعەکە بکەین هەستەکەی بنەمایەکی قانونی بنەمایەکی دەستوری نیە مەگەر ئەوەندەی بڵین کە خودی هەرێمەکە خۆی قوارەکە خۆی شەرعیەتی لە دەستوری 2005 عراق وەرگرتو ئەوە سەبەبێکێتی سەبەبی دوو هەمیشی لە پاش یەکەم شەڕی ناوخۆوە تا ئەمڕۆشی لەگەڵا بێ کوردستان دابەشبووی سیاسی بەسەر دوو زۆنە ئەم دوو زۆنە ئەتوانن ئیدارەی ناوچەکەی خۆیان بدەن
و بڕیار دەرکەن و پێویست پێ لە ناوچەی زۆنی خۆیانە بیکەن لەبەرەوە هەستەکەی کە زۆر پەلایان نیە لەوەی حکوومەتی خێرا بێتە پێشێ و ئیدارەی کۆمەلگا با چونکە دوو زۆنی واکە کە زۆر بە تەنگ حکوومەتێکۆ نێن ئیلا بۆ ئەوە بۆ بای ئەوەندە نەبێکە بتوانن لە ناو حکوومەتەکە جێگەی شایستی خۆیان بکەن و بەو شوەیە کە پێویستیانە. خاڵی سێهەمەوەی کە هەردوو لایەنی پارتی وێکێتی دوو حیزبی مێژووین لە خەباتی ڕزگاری خوازی کوردیاوە ئێسا چێ لە ماوەی ئەم 35 ساڵەشە زیاتر وای لێ هاتووە ببنە دوو حیزبی کلاسیکی کە هەردووکیان بە تەنها لە کوردستانە بە درێژایی ئەم سی و ئەوەندە ساڵەوە ڕەنگە ماوەیەکی زۆریش لە چیا ڕکابەر یەکتر بوون لەبەرەوە ئێستا زۆر لە زمانی یەکتر تێگەن و باشیش هەوڵی ئەوە ئەدەن کە هەر لایەشیان وەکۆڵێ لە مفاوەزاتکردنە زەخت لەوی تر بکە کارتەکانی بەکاربێنێ بەتایبەتی کە ئیتر بەدیلێکی تر نییە مەسەلا لە هەرێمی کوردستانە ئەبینی بەدیلێکی پارتی نیە بەدیلی یەکێتی نییە کە بەدیلی پارتی نەبوو بەدیلی یەکێتی نەبوو ئەم دوو حیزبە لە هەندێ جارە ڕەنگە بڕۆنە سەر خاڵی شەڕی ناوخۆ لە بیرکردنەوە قسەکردنا ڕەنگە بڕۆنە سەر ئەو زاکیرە و وەکۆڵێ نووسستال و ژیا و نازانام چیانەی کە لە شاخەیان بووە لەبەرەوە لە زمان یەکتی باش تێگەن و هەوڵی ئەویانە هەر لایەک زۆرترین دەستکەوت و پێگە و جێگە بۆ خۆی بگرێ سەرباری ئەوەشی ئەم جێگە و پێگەیە ناوچەی نفوس بەهێزەکە بەو ڕادێشی کە ئەتوانێت حکوومەتی هەرێم ببێتە ناوێک و ببێتە جەستەیەکی سیاسی. باش دکتۆر سواز دەکەم زۆر باش وردت کردەوە من هەندێک سەرنج وە وردە پرسیار لەم بارەوە دروستەکەم نەبوونی دەستور ڕاستیەکەی گرفتەکەی یان نەبوونی ئەو تێگەیشتنەی کە دەستور بە گرنگ بزانێ کە ڕێخستنی پرۆسی سیاسی لە چوارچەوەی هەندێک بنەمای دیاریکراوی نووسراوە بە گرنگ بزانێ ینی کامیان گرفتە سەرەکیەکەیە دوجار خۆ چێ دەستورە نووسێتەوە پارتی وێکێتی لایەنەکانی لەو بەڵێ بەسەرنجدان لەو کاریگەری کە بڕیارەکانی سەرۆکایەتی هەرێم هەیەی بۆ دەستپێکردنی هەڵبژاردن و بۆ دەستپێکردنی دانیشتنی پارلمان لەوە تێگەین کە ئەگەرەکو بەندی دەستوری هەبووە نەئەتوانراتە جاوز بکرێت ئەیانتوانی هەوڵەکانیان چڕ بکەنەوە ئاوا دانیشتنەکان بەکراوەیی نەبن و هەر پۆستێکیش اختصاسەکەی دیار بێ طموحاتێکی دەرەوەی دەستور نەچێتە ناو پۆستەکەەوە. باش دکتۆر وتت لە زمانی یەک تێگەن یەکێتی و پارتی هەر بەڕاستی دوو هێز لە زمانی یەک تێ بگەن بەڵێ ئەکرێ پرۆسێکی گفتوگوی دیاریکراوی پێچێنانی حکوومەت ئەوەندە زۆری بێ بچێ؟ ئاخر ئەرزم کردی ینی زەمن لە بەردەمیانە کراوەیە و هەر لایەکی زۆنی تایبەتی بەخۆی هەیە زۆر پێویستی نیە ئەتوانێت قەرارات بۆ زۆنەکەی دەرکا کاروباری زۆنەکەی بەڕێوە بەدە ئیشەکانی زۆنەکەی بکە و ئەوەش کە پێویستی بە قەرارێکی باوەڵی ناوەندی حکومی هەبوو حکوومەت بەحوب بە سیفەتی کار بەڕێکەری پاش بڕیاردانی هەڵبژاردن لە 20 تشرینی دووهەمە ئەبێتە هۆی ئەوە کە بە ئیسراحەتتر و بە کاوەخۆتر و بە هەست نەکردن بە پەککەوتن لەسەر حکوومەت بەڵام ئەبێ ئەوە بزانین بەیانی پارتی شوێکێتیش لەوە تێبگەن کە حکوومەت بە بەردەوامی ناتوانێت کاربەڕێکەر بێ یعنی لە دوجارە ئەبێتە حکوومەتی ئەمری واقع و سیفەتە قانونیەکەی لەسەدا بۆچی چونکە پارلمان 5 مانگە هەڵبژێراوە قەرارە ئەمە شەرعیەتی پەرلمانی هەبێ کە هەر بە بەردەوامی لەگەڵ هەڵبژاردننی پەرلمان و بوونی پەرلمانە درێژە بە حکوومەتی کاربەڕێکەر بدرێ ئەو کاتە ئەم حکوومەتە ئەبێتە ئەمری واقع خۆ ئەگەر دەستور هەبوایە ئێستا ئەیوو لە ماوەی چ ڕۆژە پێک بهێنرێ ئەوە نزیکە بۆ 5 مانگی شەو هیچ پێکیش نهێنراوە قەیژ ناکە ئەمە ڕەبتی بە بیرکردنەوەی سیاسیەکان نییە ڕەبتی بەو هەلوو مەرجە هەیە کە سیاسیەکان لە بەردەستیانە ئەتوانن لە مەساحەیەکی گەورەترە مانۆڕ لەگەڵ یەکتری بکەن و هەروەها بتوانن شتەکانی ژوەها بگونجێن کە لە کیسە چێ حکوومەت یاریمی کوردستانیش خۆتەزانی تا حدێک مەساحەکەی بچووکە و یعنی زۆر بە کێشەی نابین خۆیان. باشە ڕوونە دکتۆر وا هاتە یعنی تێگەشتن لای من کە ئەم کابینێ بێ کابینەی داهاتوو بێ شتێکی وا فەرق ناکە عەقڵێتێکی دیاریکرا و خەریکی حکومڕانیکردنە لە هەرێمی کوردستان
جا کاربەڕێکەرە پەرلەمانی بەسەرەوەیە با بڵێن چاودێریەکە یان نا ئەمانە پێ ناچێت زۆر گرفتێکی دیاریکرا و دروست بکەن. لە کاتێکە لە بانگەشەی هەڵبژاردنە هەم پارتی دیموکراتی کوردستان هەم یەکێتی نیشتیمانی کوردستان دوو تایتڵی سەرەکیان هەڵبژاردە بوو بۆ بانگەشەی هەڵبژاردن کە مژدا خەمە قەوسێکەوە مژدەی ئەوە بێ حکومەتێکی جیاواز لە هەرێمی کوردستان دروست بکەن. بەڵام ئەمەیان پێکرێ ئەوەی پارتی ئەڵێ یەک حکوومەت یەک پەرلەمان یەک هێز بۆ هەموو کوردستان ئەوە یەکێتیش دیارە ئەڵێ هاوسەنگی لە هاوسەنگی هێز و جوزانم بەشداری ڕاستەقینە لە حکوومەتە. بەڕاستی ئەمە جێبەجێکردنی ئەم تایتڵە دیاریکراوانەی هەڵمەتی هەڵبژاردن لە حکوومەتی داهاتوە بینین یان نەخێر؟ یعنی بە زەحمەتی ئەبینم هیچ دروشمێکی هەڵبژاردن بە فعلی بکرێت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەبوونی پارتی و یەکێتی دەقی بەم ستایڵە لە دەسەڵاتکردن و بەم ستایڵە لە بەڕێوە چوون کردووە. ئەوەی کە خەڵکی ئەڵێ من خۆشم ئێستا عەرزم کردن کە دوو زۆنمان هەیە زۆر بەتەنگ ئەوە نین یعنی حکوومەت تۆزێ دوا بکەوێ مانگێ دوان سیان چوار پێنج وەنیە ئێساوا پێنج خەریکەتی ئەپەڕێنێ. ئەم بێباکیە بەرامبەر بە دروستکردنی حکوومەت ڕەبتی وەک پێشتر وتم ڕەبتی بە هەبوونی زۆن هەیە. بەڵام ئەم زۆنە ئەوەنە تکرار بۆتەوە پارتی و یەکێتی ئەوەندە یەکتریان ئیمتیحان کردووە خەڵکیشیان ئیمتیحان کردووە ینی خویان یا با بڵێن لەسەر ئەمە ڕاهاتوون کە حکوومەت بە بێ شعارات پێک بێن واتە ئەو شعاراتەی کە ئەوترێ مەسەلا با من قسەکانی کاک پاڤڵ بکەم جا دوایی باسی ئەوی تریشەکەم. جەنابی کاک پاڤڵ لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بۆ ئێسش بە بەردەوامی داخوازی ئەوەکەن کە بەرنامەیەکی جیاواز هەبێ بۆ حکوومەت. بەرنامەی جیاواز خۆ دەسوور نییە تاوە مەسەلەن شتێکی ئیزافە پێ بکەی نەبێ ببێ و نەبێ کارنامەی حکوومەتە. کارنامەی حکوومەت بەندە کارنامەی کابینەی 5 و 6 و 7 و 8 و ئەمەش نۆم خوێندۆتۆ لە ڕاستیە نەمبینیوە و پێم وایە هیچ کەسی خەڵکی کوردستانیش نەیبینیوە ئەوە جگە لە سەردێکی ئینشایی شتێکی تر بوو بێ بۆ چووکە بۆتە عرفکە ئەبێ سەرۆکی حکوومەت کابینەی حکوومەتەکە بخوێنتەوە. کابینەکەی حکوومەت کە خوێنرایۆ یعنی مەگەر وەزیرەکان خۆیان ئەوانەی کە بەشدار بوون مەسەلا من نوێنەری یەکگرتووی ئیسلامی کوردستان بووم بەشدار بووم لە نووسینەوەی بەرنامەی سیاسی کابینەی هەشتا مەسەلا خۆم ڕەنگە چوبم مەسەلا بیرم خستبنەوە کە ئەمە لە کابینەکە هەیە با قسەی لەسەر بکرێ باشی لەسەر بوترێ. ماوە شتێکی تری پێ بڵم بە حکمی اختصاص ئەمەیان وەکو جەناب پێشتر ئاماژەی پێکرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هیچ شوێنێکی نازان بۆ تورکیا لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شتێک نییە بە ناوی ئەسیاسات لە عامە نازانم لە کوردیا تەرجمە بکەین بڵین سیاسەتی گشتی بەڵام ئەوەی کە پێڵێن پابلیک پۆلیسی لە زمانی ئینگلیزیە سیاساتی عامە لە ڕاستیە لەم وڵاتانە وجودی نییە. سیاسەتی عامە چ تەسیرێکی ئەوەیە کە کاک پاڤڵ لەگەڵ برادرانی پارتیە ئەو بەرنامە حکوومەتی کە دای ئەڕێژن بۆ ئەوی حکوومەت ئەو کارانە بکە دابەش یەکەن بەسەر یا 12 مانگی ساڵەکە یا 4 برگە یا 4 فەسڵی ساڵەکە بۆ تەطبیقکردنی بۆ جێبەجێکردنی بەشی کام وەزارەت جێبەجێیەکە بوجە لەکوێیە میکانیزم لەکوێ قەرار لەکوێ پەرلەمان چ بڕیا بدە ئەمە هەموو پێویستیەکانی دەرکردنی یا دروستکردنی بەرنامە و جێبەجێکردنی ماگانەیە لە هەرمی کوردستانە بە تەسەوری من جارێکیش ئێڵێمەوە بەبێ ئەوەی کە خوانەخواست بەرنامەی سیاسی بەکەم بزانم بەڵام من دڵنیام کە ئەو بەرنامەی سیاسیە تەنها عرفێکی خوێندنەوەی سەرۆکی کابینەکە یا سەرۆکی حکوومەتە لە کاتی سوێن خواردن و لە کاتی سوێن خواردنی دکتۆر مەولود ڕاستیەکەی بۆ ئەم کابینە شتێکی دیاریکرا و لە گفتوگۆکانە ماڵی خۆی و باش لە گفتوگۆکانە ئەم جارە لە بین یەکێتی پارتی شتێک هاتە ئاراب ناویان ناوە پێناسەکردنەوەی ئەرک و ماف و چوزانم وردەکاریەکانی دیکە ئەمە ئەکرێ مەسەلەن دۆخی حکومڕانیەکە دۆخی دەست و پەنجە نەرمکردنەکەی بینی یەکێتی و پارتی لە چوارچێوی حکوومەتە ئاسانتر بکە خۆشتر بکە ئەرێنی تر بکە خۆتەزانی کابینەی نۆ چۆن بەڕێوە چوو. بەڵێ بۆ ئەوەی کە
ینی بڵین شتێک کراوە و گۆڕانکاریەک هەبووە ئێمە من بەشەکەی خۆم ئیطلاعم نییە لەسەرەوەی ئاگایم نییە بەوەی کە چی لە ناو بەرنامەکان نووسراوە چی گۆڕاوە بەڵام من ئەوی قسەی کە کردم بە عموم کردن ینی عموم بۆ بەرنامەی سیاسی پێکهێنانی حکوومەت و عموم بۆ نەبوونی شتێکە بە ناوی سیاساتی عامە لە هەموو حکوومەتەکانی دنیا وڵاتانی پێشکەوتوی دنیا و ڕەنگە زۆریش لە وڵاتانی ئاسیا و حتا ئەفریقاش شتێکیان هەیە بە ناوی سیاسات عامەکە سەرۆکی حکوومەت مانگ کۆمەڵێک بەرنامە بەپێ ئەو بوجەی کەوادانراوە و بەپێ ئەو خشتەی کە ناو بوجە هەیە و پێویستیەکانی بوجە مانگ ئەولەویەت هەیە بە کۆمەڵێکیان و وەزیرەکان جێبەجێیەکەن پێم وان نییە کە ئەم بەرنامە تازەیە بەو ئاقارە بچێت کە کۆمەڵێک شتی استراتیژی لە کۆمەلگا بێنەدی بەڵام ڕەنگە لە بری ئیتیفاقی استراتیژی کۆمەڵی خاڵی وەها خرابێتە ناو بەرنامەکەەوە کە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە پێشووترا شتەکانی بەدڵ نەبوو بێ ئەم جارە بەدڵی بێ. باش دکتۆر مەولود وڵات یەک پرسم بەلاوە گرنگە چونکە زۆر جار ڕاستیەکەی هەم بووە بە پرسێک لە ناوەندە سیاسیەکانی کوردستان باسی لێواکرێ بۆ میدیاش ڕاستیەکەی بۆ ناو خەڵکیش هەندێک جار باسیەکرێ مەسەلەی ئەو دروشمانەیە کە لە بانگەشەی هەڵبژاردنە ڕاستیەکەی ئەخرێنە ڕوو سیان لەبارەواکرێ هەم لە عورفی سیاسیە هەم لە زانستی سیاسیا پێم بڵێ بەڵێنی هەوایی شتێکی گونجاوە یعنی هاتو هاواری بانگەشەی هەڵبژاردن شتێکی گونجاوە بە تایبەت لە بەشی دووەمی با بڵێن پرۆسەکەیە کە جێبەجێ ناکرێ ئەمە نابێ بە جۆرێ لە گرفێت نابێ بە جۆرێ لە بێمتمانەیی قوربان ئەوە هەر یعنی یەکێکە لە کێشەکانی کۆمەڵگای کوردستانی حاڵی حاست بە هیچ حکوومەتێک دڵی خۆش نییە و بە هیچ گۆڕانکاریەکیش متمانش بە هیچ گۆڕانکاریەک ناکە و هەیبەتی حکوومەتی هەرێمی کوردستانی بە شێوەیەک لە شێوەکان لاکەم بۆ تۆ سەبەبەکەشی ئەوەیە کە دروشم لەگەڵ کردارەکانە دروشم لەگەڵ ئینتیخاباتە ئەڕوا بۆ نمونەوە شتێکت پێ بڵم کە زۆر زەقە لە کاتی ئینتیخاباتە هەم پارتیش و هەم یەکێتیش لە حیزبەکانی تر قوبوڵەکەن و لە خۆشیان قوبوڵەکەن چی قوبوڵەکەن زەمکردن ناوبردن ئەمە گەندەڵە ئەمە خراپە ئەمە جازام چی ئەموا و ئەشکاڵ قسەکردن میانەیەکی یا مەودایەکی بۆ دروستە بێ فاسیلەیەکی بۆ دروستە بێ چۆن بڵێم زمینەیەکی بۆ خۆش زمینەیەکی چاون و قاندن و چاو لێپۆشین دروستە بێ بۆ ئەو خەڵکانەی کەوا مەسەلا گلەی لە دەسەڵاتەکەن با بڵێن ڕەخنی لێگرن ڕەخنەی تونی لێگرن لە سەرۆک لە بەرپرس لە وەزیر لە بەرنامە لە هەموو شتێک ئەمە ئەوواکە کە شیعائینەکانیش دروشمەکانیش هەروە بن وەکو چۆن چاو لەمانە ئەپۆشن دروشمەکانیش ئاوەچێت دوای ئینتیخابات بەڵام ڕەنگە ئەڵێم ڕەنگە ئەگەر ئەم جارە حکوومەت ماوە ئاماژەیەک تیش بکەم کە گرنگە بێ بەلاتەوە ئەزانم حکوومەت ئەگەر وەها بڕوە بە بەردەوامی وەزیرەکان متمانیان پێ نەوێرێ لە ناو حیزبەکانە پارتی وێکێتی خۆکەسی تریتیان جگەوان نەبێ پارتی وێکێتی گرفتیان بۆ دروست بێ لە ناو خۆی حیزبەکانیانە بۆ دانانی کاندیدەکان بۆ وەزیر بوون و ئەم 5 مانگە بچێتە 6 و 7 حکوومەتە بێتە حکوومەتی ئەمری واقع ئەو کاتە وەزیرەکان توانای ئەویان نابێ ئەم ساڵ بۆ یەکەم جار پاش ئەو چەند ساڵە بوجەیەک تەقدیم بکەن چونکە خۆتە زانی ینی بوجەی وڵات تەنها موچەنی عراق بینێرە ینی عراقە بێ ئەوە موچەی تەژغیلیە موچەی ئیسیسماریش بنێرێ بەشی ینی حیسەی هەرێمیە با بڵین پشکی هەرێم لە هەرێمی لە عراقا لە بوجێ عراقا ئەبێ لە ڕێگەی بوجێ هەرێمی کوردستان و ئامادە بکرێ و بوجەش معلومی جەنابتە وەزیرەکان ئەتوان ئامادەی بکەن و تەقدیمی ئەنجومەنی وەزیرانی بکەن و پاشان لێژنەی تایبەت و چی و پاشان ڕۆشن ناو پەرلەمان و مناقەشەکردنی ئەمە ئەگەر وەزیر ئەوەندە زوو فریان نەکەوێ یعنی من پێم وایە بۆ بوجەش خەتە لەبێ بۆ بوجەیە کە ئەمساڵ بە تەسەوری من ئەبێ پێشکەش بکرێ بە حکوومەتی عراقی کە بە پێی ئەو بوجەیە بتوانێت على الأقل معاشەکە خۆی ئەینێرێت و ئەی خاتە سەر بانک على الأقل بوجەی ئیسیسماری بۆ هەرێمی کوردستان و پارێزگاکان و چی ئۆشتانی کە لای خۆیان هەیە ئەو پارێژ بێتە هەرێمی کوردستانە ئەوەش نایە ئللا بوجەیەک نەبێکە لە پەرلەمانە تەستیق کرابێ. باش دکتۆر یەک پرس لەبارەی مەسلەی بانگەشەی هەڵبژاردن کە باسمان کرد شتێکی دیاریکرا و نووسیوە
ئەڵێ ماڵکردن لەسەر گەرمی هاتوواری پۆپۆلیستی و سۆشیال میدیا و شەقام کارامەیی سەرکردە و گوتاری کاریگەری پێویستە. حزب و کۆمەڵی دەستخاڵی لەم هێز و ئامرازە سیاسیانە، یعنی هەر حزب و کۆمەڵێک ئەمەی نەبێ بە هەمیشەی لە پاراوێز ئامێنێتەوە. من وا تێگەیشتم جۆرێک لە پشگیری لەم ڕەوتولە و مامەڵەیە بکەی کە لە بانگێشەی هەڵبژاردنە پۆپۆلیستیانە مامەڵاکە وایە یان نەخێر تۆ ئیمتیحانیەکەی ڕەخنەی لێگری تا با بڵێن لەگەڵ یانیت. لە ڕاستیە ینی وەکو ئەرزم کردی ئەم گوتارە پۆپۆلیستی کە لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە بۆتە باو و ڕەنگە لەسەر ئاستی دنیا شووا بێت جگە لە وڵاتانەی کە پێش ئێمە ماوەیەکی زۆر پێش ئێمە سۆشیال میدیان تاقی کردو. ئەمە بەشێکی ڕەبتی بەو سیاسیانەوە هەیە کە جۆرێک لە ئەفکار و بەرنامە و پلان و ئەوانە تەقدیم ناکەن، بەڵکو لەسەر نەقدکردنی خەڵکو و لەسەر ڕوژاندنی خەڵکو و لە ڕاستیشە بای ئەوەندە بابەتیش هەیە کە ببێتە مای گوتارێکی پۆپۆلیستی. ئەجینا گوتاری پۆپۆلیستی گوتارێکی بێجێگەیە، گوتارێکی بێمانایە، گوتارێک نییە بتوانێت هیچ بخاتە باخەڵی کەس، گوتاری هەڵچواندن و دەروون کوڵاندن و دکتۆر چۆن هیچ ناخاتە باخەڵی خەڵکەوە بمبورە کورسی بۆ حزبی سیاسی زیادات بۆ چووکە ئەو هەموو هەڵیان چواندووە، هەڵچواندن ینی دەرونیان هەڵچواندووە، ئەوە ئاوایە، ئەوە ئەدزێ، ئەوە ئەخوا، ئەوە ئەیبا. ئەمە قۆڵبادانە بەشێکیشی ئەو حەقایقەیە کە وەکو ڕاوە جنۆکە کەس هیچ نابینێ، بەڵام ئەڵێ فلان دزە، فلان بردی، فلان خواردی، فلان هێنای بەری بیا بەری نەبێت. بەڵام ئەمە ڕاوە جنۆکەیە، سەرکردەی ئازا ئەوەیە کە بتوانێت بڵێ ئەمەتانێ، ئەمە لێرەیە، من لەگەڵ ئێوەم و لەگەڵ ئەم دەنگانەتانم. ئەم گوتارە پۆپۆلیستیە هەم دەوروبەرە ئەقلیمیەکە یارمەتی ئەیا ژینگە ئەقلیمیەکەی عێراق و ئێران و تورکیا ئەو دەوروبەرەی کە هەمانە و ناسەقامگیری ئەو ماوە پێشوەی ڕۆژهاوای کوردستانیش دەوری هەبوو لەو مۆزوعە. ئێمە ئێستا هەر هەمومان بە تێک ڕای جیرۆدەی گوتاری پۆپۆلیستین کە سۆشیال میدیا بڕێوەی ئەبا. من تەئیدی ئەوە ناکەم، بەڵام تەئیدی ئەوە ئەەکەم ئەگەر هەر ئەم گوتارە بەکارێنی بەدەستی خاڵی بەکاری مێنە، یعنی ئەبێ سەرکردەیەکی لێ هاتووی بەتوانە شارەزا ئاگادار لە خەمەکانی کوردستان، لە پێویستیەکانی کوردستان. هەموو کەس وا ئەزانێت کە چووە جێی پارتی هەموو شتێ ئەکات، کە چووە جێی یەکێتی هەموو شتێ ئەکا، یا جێگەی پارتی یەکێتی ئەوەنە ئاچوو خە بە ئاسانی ئەتوانم بڕاستەری لەبەرەوە دەستەکە خۆیشی دەرونی خۆی و دەرونی لە ڕووی سایکۆلۆژی سیاسیەوە دەرونی خۆشی خاڵیەکە، دەرونی ئەندامانشی خاڵیەکە بەو چوارژنەوەی ئەیدا. برادەرانیش کە منم و جەماعەتین لەسەر کورسی دانیشتوین ئەڵێ گەرن ئازا بەیانی خۆت و ئەگەر ئەوەش نەکەی وەڵا کافرە بین. دەست خۆش دکتۆر، ڕاستیەکەی ئەمە بێمە سەر باسی ئۆپۆسیۆن و ڕەوتە ئیسلامیەکانیش بە تایبەت بۆ مەسلەی ئۆپۆسیۆن. بەس پێش ئەوە پێم وابێ بەشێک پەیوەندی بەم گفتوگوۆی من و تۆوا بێ. مقتەدا سەدر ئەڵێ بەشداری تەبەن باسی عێراقەکەین، ئەڵێ بەشداری پرۆسەی هەڵبژاردن ناکەم، ئەڵێ تا گەندەڵی هەبێت من بەشداری پرۆسەکە ناکەم. هەندێک پرسی دیکەی ئەڵێ هاوبەشیکردنی گەندەڵکاران هیچ سوودێکی نییە. بەڕاستی بەراورد بە هەرێمی کوردستان ئەم هەنگاوانەی مقتەدا سەدر لە چوارچەی پرۆسەی سیاسی عێراقا هەندێک ڕادیکالتریەتە بەرچاو و پێدەچێ یان وا ئەخوێنرێتەوە ئەکرێ لە شوێنێکە ئەمە شوێنی خۆی بکاتەوە، سەر بگرێ، شتێکی دیاریکراو بێنێتە ئارا. ئێمە بۆ لە هەرێمی کوردستان لەبارەی ئۆپۆسیۆنەوە ئەوەندەی سەر بەو با بڵێن گوتارەین کە شکستی هێنا و تەواو سەر بەو گوتارە نین بڵێن هەڵەی کرد ئەزمموی لێوەرگرین خەریکی پرۆژەیەکی دیاریکراوی دیکە بین لەبارەی ئۆپۆسیۆن بوونەوە. لە ڕاستی ئەوەندەی پەیوەندی بە بەڕێز مقتەدا سەدر هەیە لە ڕۆژی خۆیان زۆر زوو نازانم بە تەحلیل دەبیرم لێ چەند ساڵ بەس ئەو کاتێک کە لە پرۆسەی سیاسی کشایەوە مقتەدا سەدر هەتاوەکو ئەو کاتی کە خۆی مافی ئەوە ئەدا بەخۆی کە گەیشتوێتە پلەی ئایەتوڵا و ئەتوانێ فتوای سیاسی بدا و ئەتوانێ تەنها وەکو مەرجەعێکی دینی دەرنەکەوە بەڵکو وەکو مەرجەعێکی سیاسیش قسە لەسەر حقوقی عام بکە یا کاروباری عام بکە.
تا ئەو کاتە ئەو لەژێر ڕێبەرایەتی بەڕێز ئایەتوڵا خامنەییایە و ئەو مفتی ئەسڵیەتی و ئەو ڕێبەری ئەسڵیەتی و ئەو ڕێنیشاندەری ئەسڵیەتی و لە ویلایەتی عامە نەگوولایەتی خاصە ویلایەتی خاصە دیارە ژنە تەزانی باسی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و سەرفیترە و عەقاید ئەو شتانەیە یعنی ئوموری عیباداتی بەڵام ویلایەتی عامە یعنی ویلایەتی خەڵک دەسەڵاتی خەڵک قسەکردن لەسەر سیاسەت لەسەر دەوڵەت بەتایبەتی لە تێزی ویلایەتی فەقیە ئەم بیرکردنەوەی ئێستا من و تۆ هەرچی بۆ بتاشین و هەرچی ناو بین ڕێگەکەی لەوێ هەتاوەکو خۆی نەتوانێ ببێتە موجتەهید و فتووا لە ویلایەتی عامە بدات ئەبێ هەموو دەستوراتی بەپێی ئەو مەرجعی کە ئێساکێ ئەو خامنەی بۆتە مەرجعی ئایەتوڵا خامنەیی پێم وایە ناتوانێت تەدەخولی سیاست بکە یا بێتە ناو سیاست بە ئازادانە و پێشم وایە ئەو مۆدێرانەی کە ئەیڵێ تەنها بۆ مانەوەیەتی لەسەر ساحەکە و بۆ ئەوەی بڵێ کە من بەم دیوەی سیاستە ناشم بەو دیوایە ئەچمە گینا عراق لە ڕاستیە مەگەر بەرنامەیەکی تایبەتی بۆ بکەین تا من تەفسیری عراق بۆ من هەندێک دێنە سەر عێراق وەڵام دکتۆر مەولود باوەمرات لەبارەی ئۆپۆزیسیۆن لە کوردستانەوە چی؟ باڵێ لەبارەی کوردستانەوە چی؟ ئۆپۆزیسیۆن لە کوردستانە فەرموو سەر بە ناومێدین سەر بەوە نین کە بڵێن ئەزمونێکە بوو شکستی هێنا یان هەڵەی کرد هەڵەکانی چاکەین خەریکی پرۆژەیەکی دیکە بین هیچ لە ئارایە نییە ومێدێک نییە وەڵا بەڵێ خوێندنەوەی جیاواز بۆ ئەوە ئەکرێ بۆچی ئەمە وایە بەس من هەر لە ئەوڵۆ لە یەکەم لەحزەوە کە خوێندنەوەم بۆ هەرێمی کوردستان کردووە ئەو تیرم کردووە بە دڵی خۆمە کە ئەمە کوردستان نیە بەڵکو نیشتیمانی زۆنە لە باتی ئەوەی ئێمە هەرێمێکمان هەبێت کە دەستور بڕیاری لەسەرراوە و بە دەستوری عراق شەرعێتێکی عراقی و تا حەدێ نێودەوڵەتیشی هەیە و دەستنیشانکردنی هەرێمی کوردستان لە دەستوری عراقیە پێگەیەکی بەڕاستی گەورەی هەیە بەڵام ئەوە بوو دیارە لە ناکۆکیەکانی خۆیان نەیانتوانین دەستورێک بێنەجێ بهێنە دی بهێنە بەرکار و هەرێمەکە بێت بە دەستوری بێ ئێمە لە دوو زۆنین و هەر زۆنێکیش کۆمەڵی خەڵکی خۆی لێ هەر زۆنێک ئەسکەری هێزی سەربازی هێزی پێشمەرگە یا با بڵێن هێزی چەکدار و هەروەها ئاسایش وەروەها پۆلیس وەروەها بانک وەروەها ئیدارە وەروەها ئیلا ئاخریه ئەمانە هەموو یعنی لەژێر دەسەڵاتی حیزبی زۆنەکان یعنی حیزبی فەرمانڕەوای زۆنەکان لەبەرەوە هین بەو ئۆپۆزیسیۆن بەو ئاسانیە لە دایک نابێ هەتاوەکو وردە قەناعەتمان نەبێ بەوەی کەوا ئیتر ئەمنەوە کارە بەسە ئەگینا من بەڕاستی شکستهێنان بە عینوانی شکستهێنانی سیاسی وای نابینم بەڵکو شکستهێنانێکی قوڵتە لە سیاسی بوون شکستهێنانێکی نەتەوەیی و نیشتیمانی شێکەتەوە ئام هەموو خەبات و اینجا دکتۆر ئەم قسێتم پێخۆشە دکتۆر بەڕاستی لەم شکستە نیشتیمانی و نەتەوەیە ئەبێ هێزگەلێکی دیکە دروست ببن و بڵێن ئەمەی کە هەیە لە دوو زۆنیەکە و دوو هێزیەکە و دوو حکوومەتیەکە و دوو سەرۆکیەکە و چوزانم هەمووی ئەبێ لە ژینگەیەکی وایە لە دۆخێکی وایە ئۆپۆسیۆنێکی بەهێزتر دروست ببێ من پێم وایە کە یعنی زۆنەکان بەرتەسکن بۆ ئەوەی کە یەک هێز دروست بێ بتوانێت بەرامبەر بەدەسەڵات با بڵێن ئەوش بڵێ منیش هەموو جێگرەوە یەکێکیان بێ من بە قاعدەیەکی بچکۆلەتری بدەمێ یا با بڵێن ڕێسایەکی تری بدەمێ بە تەفسیرکردنی یا بە تێگەیشتن لە واقعی ئەزمموی گۆڕان و ئەزمونونەکانی تیش کە بە دوایەت یا با بڵێن بە تەسەوری من بە دوایە بێت لە زەردا هەر زەر لە دایکە بێت لە سەوزیشە هەر سەوز لە دایکە بێت با شەرحی تر نەکەین سپاس دەکەم دێمە سەر پرسی عێراق دکتۆر ئەگەر ئەتوانی من دەرفەت لە خۆت وەرەگرم ئاوا چەند دقەیەکی تر 5-6 دقەیەکی تر گفتوگۆت لەگەڵا بکەم ئیزنمەیت لە خزمەتانە سپاس دەکەم هەمووان نەڵێن ئەم گۆڕانکاریانە عێراق ئەگرێتەوە تۆ پێم بڵێت چۆن عێراق ئەگرێتەوە چییە گۆڕێت لە ڕاستیە ینی خەڵک منجڵێکی گەورەی خسوتە سەر ئاو یا با بڵین سەر ئاگر من پێم وانییە منتیقەکە زیاتر لە گۆڕانی سووریا تەحمل بکات ناوچەکە لەگەڵ گۆڕانی سووریاشە ئەو هەموو ینی وەکۆڵێ
شڵەقانێکی لە ناوچەکە دروست کرد جاوەرە عراقی بخەسەر مەسەلا وەرە شوێنێکی تری بخەرسەر ئەوە تۆزە زەحمەتە بێت لە کۆبینی گشتیە بۆ دۆخی سیاسی کۆنتترۆل کراو ئەجینا دۆخی سیاسی کۆنتترۆل نەکراو کە داعش لەسەر پێبێ و بەرەی نووسرە لەسەر پێبێ و هێزەکانی مەزهبی لەسەر پێبن پێم وانە ینی ئەمریکا ئەوانە دەستبەرن بۆ ئەو نەوع ئەمۆرانە و بیان جوڵێن یا باڵێن بۆ ئەو نەوع داشانە و بیان جوڵێن من پێم وایە گوشار لەسەر عراق زۆر ئەبێ بۆ ئەوەی هەرچۆنێ نەبێ دکتۆر بەردەوام بە ببوورە وتم یعنی گوشار لەسەر عراق زۆرە بێ کە ینی بەو شێوەیە و دنیایکی کراوە نەبێت لە بەردەم کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەم تەحالوفەی کە وەختی خۆی ئەمریکا و هاوپەیمانەکانی هێنانە پێش و عێراقیان تەسیم کرد تەحالوفێکی بە زۆری نەشیعی بوو ئەم تەحالوفە لە نتیجا ئەوە تقریبا 22 ساڵە لە بەرژەوەندی ئێران ئەسوڕێ بە حسابی ئەوان تەبی بە تێگەیشتنی ئەوان و قیاداتی عراقیش ئەبێ ینی تۆزێ جەریئانەتر پێ بخێنە سەر برینەکان یا باڵین پەنجە بخێنە سەر برینەکان پێ بخێنە سەر حقایقەکان یعنی قیاداتی عراقی قیاداتێکی تا ئێسش لە پاش مەجلیسی حکوم زەعیفن هەمویان مەسەلا بۆ نمونە تۆ شەرعێتی سیاسی لە وڵاتێکا بە چێ بینی شەرعێتی سیاسی یا شەرعێتی ئینتیخاباتی و پارلەمانی و دیموکراتیە یا شەرعێتی ئینقلابیە کودەتا چەکداریە باڵی هێزی چەکدار و زۆرە یا لە عراقا باو بۆ و بەزم بۆ کە کودەتای عسکەری بێ یان بە حرەکاتێکی ئیسلاحی یان بە ڕێبەرێکی جەماوەری وەکوی ئیمام خومێنی و ئەو ساڵانەی ڕابردوو ئەمە 5 ڕێگە هەیە کە هێزێک شەرعێت وەرگێت و بێتە بەدیلی هێزی یەکەم لە عراقا هیچێک لەم هێزانە ئەم شەریعەتیان ئیلا لە کوردستانە نەبێت لە کوردستانە ڕاپەڕین جەماوەرکردی و خەڵک کردی و قای 688 بووە سەرەدێکی حەقیقی اینجا ئەمریکا لەگەڵ ئەوەی کە ئەم گۆڕانشی کردی 1 ساڵیش برێمەری دانا تاوەکو وەزعەکە تەواو ئارامە بێتەوە لە بەرژەوەندی ئەم هێزانە کە هاتوونتە پێشەوە لەبەرەوە تا ئێسش ئەگەرەکو بێت و کۆماری ئیسلامی کوردستان بە هەر شێوەیە لە شێوەکان لە عێراق ببڕێ من پێم وایە ئەم قادەی کە ئێساکی هەم پرسیار لە خۆیان نەکەن شەرعێتەکەی ئێمە لەکوێیە یعنی ئێمە لەکوێ شەرعێتمان هێناوە ڕەنگە بڵێ ئاخر 5 انتخابات کراوە چۆن شەرعێت نا شەرعێتی گرتنە دەستی دەسەڵات شەرعێتی بیدایی شەرعێتی سەوری شەرعێتی گۆڕانی دەسەڵات ئەمە کە هەیە گۆڕانی دەسەڵات دروست ناکە ئەمە کە هەیە دام و دەستگا تازە کاتۆ پێم باڵێن انتخابات نوێ نەرایەتی خەڵک تازە کاتۆ باش لەبەرەوە دکتۆر ئەمریکا باش لەمە تێگەیشتووە کە ئەم برادرانە پشتیان بۆشە ئەگەر زەختیان لێ بکرێ لەوانەیە بتوان گوێ بگرن قسەیەکی زۆر گرنگت باس کرد پەیوەست بەوەی کە بێ ئێران ڕاستێکە یان عێراق دەستی ئێران وەلای بۆ ئێران کەم کاتەوە ئەمریکاش هەر ئەوەی ئەوێ ئەمە ئەچێتە سەر ئەمە 1 2 ئەگەر بچێتە سەر لەبارەی هاوکێشە سیاسیەت تەقلیدیەکەی عێراق چییە گۆڕێ دیارە هاوکێشە سیاسیەکە و مۆزایکی هێز لە بینی شیعە و سونە و کووردا چۆنە بە تەسەوری من ینی ناگاتە ئەوە یعنی نە ئەمریکا ئەوێ بگاتە ئەو شوێنە جگە لە گوشار و نە ئێرانیش بەو دەرەجەیە فشار لە عراقەکە بگاتە ئەو شوێنی تەقینەوەیە کە مەسەلا ئەوە هەرێمی کوردستان ناوچە دابڕێنراوەکان بێنێتە سەر خۆی و لە خەریتەی ئەمری واقع خەریتە مەقسەد ناوچەی سنوورە لە ناوچەی سنووری ئەمری واقعی قڕاوی 600 فێتە ئەو لاو هەموو کوردەکان لای خۆی کۆکات و جا عەرەبەکان خۆیان ئامادە کردوە بەڵێک ئێمەش ئەقلیمێک بۆ خۆمان جیاکەن نەفی نەتیجە عێراق با بڵێن تەفکیک ببێ من ئەمەوێ ئەو بە جەنابەت بڵێم و تەواو دڵنیا بەلەم قسەیەم تەواو کە برادرانی شیعە کە ئێساکێ با بڵێن ئیدعای هەمووی عێراقەکەن و زەخت لە هەموو خەڵکەکەن لە مەجلیسی حکومە زۆر دڵخۆش ئەبوون ئەگەر بەهات بایا و ویلایەتی یا با بڵێن فیدراڵێتی بەسرە فیدراڵەتی فراتی ئەوسەد فیدراڵێتی مناتقی مقدس نەجەف و کەربەلا ئەوانە و مشتەرەکیش فیدراڵێتی بەغداد بەڵام کە وەختێ وەزعەکە لە باریان گۆڕایسە هیچ فیدراڵێتی قبوڵ ناکەن و پێشم وانێ بەو ئاسانیە مەگەر زەختەکانی ئەمریکا قوڵ بێ لە سەریان بە ئاقاری سیاسی ئەگینا بە ئاقاری پارە نەڕوا بۆ ئێران ئەوە ئەکرێ نەڕوا و بەڵامی تر ئیشی خۆیان جێبەجێکەن پێم وانە ئەمریکا مەیدانیە نەبێ بە هەواوە ناتوانین قسێ بکە و کۆنتترۆلیان بکات چونکە وڵاتەکە سنووری 3000 کیلۆمەتری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە ئەوەی لە بەسرەوە ناکرێت لە عەبەدان و بیکە لە عەبەدانەوە ناکرێت لە موزیق المزۆ بیکە ئەوەی لەوێ ناکرێت تەبرێز و بیکە لەبەرەوە کۆنتترۆلکردنی ئەم مەرزە وەکو کۆنتترۆلکردنی
کەنەدا و ئەمریکایە یعنی ئاسان نییە وەکو ئەمریکا و کەنەدا پێیان ناکرێت وەکو ئەو مەرزە کۆنتترۆلکە لە عراق و ئێرانیش پێیان ناکرێتەوە هەروەها ئەو علاقەیەش علاقەیەکی دینی ئەوەمان لەبیر نەچێ جا ئەم ساڵ کە چلەی ئیمام عەلی عەفوەن چلەی حوسێن هاتە پێشی حەزرەتی حوسێن ببینە بزانە چەند مەلاین خەڵگیان ئێوە بۆ ئەوی بە ئەمریکا بڵێن ئێمە ئەمەین لەسەر ئەرس تۆ مامەڵە ئەبێ بزانی لەگەڵ کێیەکەی. باش دکتۆر سواز دەکەم کاتم زۆر کەمە و ئەشزانم هیلاکی ئەچمە سەر مەسلەی تورکیا گرنگە بەلامەوە تورکیا و ئەو پرۆسی ئاشتیی ئەو پرۆسی گفتوگۆی ڕاستیەکەی کە دەستی پێکردووە ئەگاتە شتێکی دیاری کرا و منەزانم کاتی خۆی بە دڵنیای حکومەت هێرێمی کوردستان سەرکردەکان هێرێمی کوردستان هەندێک ڕۆڵیان هەبوو لە گفتوگۆکانی پێشوو پرۆسی ئاشتی پێشوو تۆش لە کابینەی حکومەت تابووی و ئەشزانم بینت خراپ نییە لەگەڵ کاگنێ چیروان بارزانیە ئەو یەکێکە لەوانەی کە توی خۆشەوێ منەزانم ئەویش یەکێک بۆ لەوانەی کە لە پرۆسەکەیە بەشدار بوو ئەمەیان ئەگاتە شتێکی دیاری کرا و ئەویان نەگەیشت. سەرتا سپاس بۆ جەنابەت وە ئەگەر نەک ئەگەر کاک نێچیوانیش کە لوتفی هەیە سپاسی جەنابیەکەم و هیوادارم ئەو پەیوەندی هەر گەرمتر بێ من لە ڕووی حیزبی و لە ڕاستیا زۆرتر لەم کەناڵە چوومەتە پێش ئەگەر ڕاستەوێ یعنی لە ڕووی یەکگرتووبوون و لە ڕووی لە ناو یەکگرتووە زیاتر لەو کەناڵە شارەزام کە چی جاری یەکەم کراوە و ڕەنگە هەمووشم یاداش کرد بێ لە هینەکانمە لە دەفتەری یاداشتەکانمە چی ڕوویە بەڵام لە هەموو حاڵێکە ئەوەی کە جاری یەکەم پەکی بە هەموو شتەکانی هێنا مەسلەی چەکەکان لە کوێدانی ئەوە یەک دوو یعنی هیچ وڵاتێک نابێ وەکو تۆپێکی بایلەسان تەسەوری بکەین بە هەواوە هەڵواسراوە نەخێر یعنی هەموو وڵاتێک سنووری دەور و جیۆپۆلیتیکێکی هەیە یا حدودێکی ئەقلیمی چوار دەوری هەیە کە ئابڵوقەی یاوە ئەوانە هەموو یا مەسلحەتی هاوتەری بیان هەیە یا مەسلحەتی لێک جووا و دژیان هەیە. ئێران و تورکیا مەسلحەتیان زۆر لەگەڵ یەک هەیە بەڵام وەکو ئەبێ بزانی کە تاریخێکی خراپیش لە بینی لە سەفەیەکان و تا ئەمڕۆ لە بینی ئەمەیان کە مومەسیلی مەزهەبی شیعی و ئەوەشیان کە مومەسیلی مەزهەبی سنیە باسی دەوڵەتی عوسمانیەکەم ئەمە نایڵێ ینی هەموو شتێک بە ئیسراحەت و بە ئارەزووی تورکیا بڕوە و لەمپەر زۆرە لەم مەوزوعە ئەوە بۆ جاری یەکەم سیلاح هەرکەس هەر لە قوباڵێکی لێ کاتۆ ئەڵێ ئەردۆغان ئارەزووی نەبوو نەخێنەنە یاری ئێمە لە دەمەتەقی ناوخۆی حیزب قسەمان کردو لەگەڵ ئەو کوردانەی کە هەبوون ئەو کاتەیان و کاکە پەکەکە هەر لە من مومەسیلی کوردم ئێوە حیزبێکیش هەیە هەر مومەسیلی کوردە و هی ئەوانە و بە ئازادی ئیشەکە و کاتە یعنی حیزب دەوری هەبوو ڕۆڵی هەبوو پێم وابێ حیزبی ئاشتی گەلان بوو ئاشتی و دیموکراتی گەلان شتێکی ئاوا بوو ئێستا ئەوە نەماویستە دەم پارتیە اینجا ئایان و کاکە ئێمە هەفتا نەفەر لە کوتلی ئێمە کوردێکی صافی ناوچە کوردیەکان بۆ پەکەکە هەر ئەڵێن من برادرانی پەکەکە هەر ئەڵێن ئێمە نوێنەری کوردی ئەو کاتە قسانەش لە بینی خۆیانە ئەکرا بەڵام ئیحتیمامیان بەم تێگەیشت و تەوەجوهە نەئەکرد ئیحتیمامیان بەوە ئەکرد کە یەکەم شت ئاشتی بێتۆ ناوە و دووهەم شت ئەم هەموو مەسرف و خوێن ڕژاندنە لەسەر حسابی کورد و تورک و دانیشتوانی تورکیانە بێ سێهەم ئێمە ئامادەین دەستور وا لێ بکەین لەسەر ئەساسی مواتەنە هاوڵاتی بوون هەمومان یەکسان بین اینجا ئەم دەوڵەتە ئەڵێن دەوڵەتی تورک و کوردەکانە ئەو کاتە گەیشت تاوێژ ڕۆشتن مەسەلەی قەیوم قسەی لەسەر کران زۆر شت بەڵام ئەوەی پشتی ڕێکەوتنەکەیشکان بە تەنها و تەنها مەسەلەی چەکەکان لەکوێ دکتۆر پێم بڵێ ئێستا ئەم جارە ینی من هەنگاوەکانی باش ڕوونت کردەوە بە عەمەلی نەبینیوە هەنگاوەکانی تورکیا دکتۆر باش ڕوونت کردەوە پێتوای ئەم جارە تورکیا ئەوانەی پێشتر وعدیاوە خۆ سەردەم هەر سەردەمی ئەردۆغانە ئەم جارە ئەیکات بە کورتی پێم بڵێ ئەمە یەک دوو مادەم ئۆجەلان ئەم جارە بەڕوونی باسی چەکدانانی کرد بۆی هەیە چارەسەرێک بۆ ئەو پرسیارە دۆزرابێتەوە کە چەک لە کێودا بنین والله جارە هەر ئەوڵن ینی چەک ینی هەر ئەوڵم بۆ ئەوی کە ئاشتی بکرێەوە پەکەکە ژێزێکی چەکداری گەورەی فراوانە ینی لە هەموو پارچەکانی کوردستانە یا با بڵین لە سنووری هەموو پارچەکانی کوردستانی دەوروبەری تورکیا وجودی هەیە یعنی ئەبوو یەکەم شتێک کە تورکیا دەستی بۆ بەرێەوە پەکەکە داوای بکە و دەم پارتی داوای بکە ئەوان داوای بکەن یەکەم جارە دەرکردنی
دەرکردنی عەفویەک بۆ هەموو چەکەکان نەک بۆ خۆیان جەریمەیەکیان نەکردو کە خەبات لە پێناوی قەزەیەکی ڕەوای میلەتەکە ئەکەن. بەڵام ئەبووە ینی بڵێن لە پارلەمانی تورکیا بڕیاری دەرکردنی عەفویان دەرکردا بۆ هەموو ئەوانەی کە هین تا ئێساکی دیار نیە، تا ئێساکی هەرڵێ چەکدارەکان و تیۆریستەکان و بنەبڕکردنی تیۆر و ئەمە نەفەسی ئاشی زۆر باش پێوە دیار نیە. بەڵام ماوە شتێک پێ بڵم لەبەر ئەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە داخوازیەکانیە تەنها یەک داخوازی هەیە و ئەو داخوازش پێویستی بەشتی زۆر نییە، ئەویش ئەوەیە تورکایەکی دیموکرات و پێکەوە ژیانی ئاشتی گەلان. ئیتر باسی سنوورێک و ناوچەیەک و فلانێک و فلانێک ئەوە نییە. لە دوای لە پاش ئەمە ینی دیموکراتیەت و پێکەوە ژیانی ئاشتی گەلان ینی ڕێگەی بۆ خۆشکرا ئەو کاتە هەر نەتەوەی کەلتوری خۆی هەیە. کورد کەلتوری خۆی هەیە ئەتوانێت جیاواز بێت لە هەموو ئەوانی تر، زمانی خۆی هەیە ئەتوانێت داوای زمانی خۆی بکە. والحاصل ئەو گیروگازەی کە لە کێشەی کورد لە عێراقا بە درێژایی ساڵەکانی 61 تاوەکو ئەمڕۆژ هەر دروست بووە بەردەوامی درێژەی هەیە لە پەیامەکان و داخوازیەکانی عەبدوڵڵا ئۆجەلان و پەکەکە ئەم کێشە و گیروگازە نیە. بەڵام من تا ئێساکێ مبادرەی گەورە لە تورکیاوە نابینم. ئایا پەیوەندی بەم ڕووداوانەی ئێستا هەیە یا پەیوەندی بەشتی تر هەیە نازانم. وڵات تۆ بە کورتی پێم بڵێ کاک مەولود باوەمراد لەوەی پێشووە وا هاتە بەرگوێمەوە باست کرد کە جددیەتێک لە تورکیاوە هەبوو لە ئەردۆغانەوە هەبوو. ئەم جارە جددیەتە بینی یان ڕووداوەکانی ناوچەکە پێشاتەکانی ناوچەکە ویان کردووە ئەمە وەکو تاکتیک بەکاربێ نەک وەکو استراتیژ. باوەڕاکەم ینی وەختی خۆشی مەقالەیەک نووسیوە کە بۆچی تورکیا ڕوو لە مەسەرەی کوردەکە پێم وایە ئەو شتانی کە لە پشت ئەو بە ئاڕاستی ئاشتی ڕۆشنا هەیە بای ئەوەندە گەورن کە تورکیا بۆی جدی بێ ینی حتا با بڵین ئاشتی حتا با بڵین مەسەلەکە کورد نییە و مەسەلەکە حقوقی ئەوانە هیچیان نین و بەڵام تورکیا کۆمەڵێک پرۆژەی هەن یا با بڵین کۆمەڵێک مەترسی هەن بە هەبوونی مەترسی کورد و چەکی کورد ئەو مەترسیانە ئەبنە حەقیقی. جا ئایا ئێستا ئەم ڕووداوانەی ڕوویان داوە هەر بەڕاستی ڕووداوێکی حەقیقین یا ئەوەتانێ خەڵکی تریش لێرە و لەوێ کەوچکیی تێ وەرەهاوت و شتەکە گڕ وەها گڕ ئەگریا باڵی وەها خراپ ئەکەوێتەوە کە پرۆسی ئاشی دوا بخە. بە تەسەوری من پێم یعنی نووسیمە وەختی خۆی لە یەکێک لەو نووسینانەی کە جاجا بۆ مەلووە یعنی زۆر بەلای پارتی داد و گەشە پێدانەوە گرنگە کە ئاشتی لە کوردستانە بێ لە بەرخاتی ڕێگای تەنمیە ئەوە کورتەکەی با بە کورتی بڵێم. دوو هەمیش مەترسیەوەی هەیە ئەم شەڕی ئیسرائیل وردە پەرە بسێنێ ئەو کاتە تەبی زۆر گەرم بوو پەرە بسێنێت و ببێتە مای ئەوەی کە ئەم ناچار بێت ڕەت باتۆ یا ڕوبەڕووی بێتەوە یا ئەمانە یا بەکارهێنانی کورد لە مەسەلەکە بێتە قەزەیەک. خاڵیسی هەمیشی ئەوەیە کە تورکیا یاخود با بڵین بالضبط ئۆردوغان و پارتی داد و گەشە پێدان دوو تموحیان هەیە. تموحێکیان ڕەتی بە سەرۆک هەیە کە ئەیانەوێت دەورێکی بۆ تازە بکەنەوە، تموحێکیشیان تەنها دەستور ماوە ڕەنگی سەردەمی ئەتاتورکی پێوە بێ یا کەمالیزمی پێوە بێت تەنها دەستور ماوە ئەیانەوێت دەستوریش بگۆڕن و کۆتایی بەو ئاهدە بێنن کە بڵێن ئێمە ئاهدێکی تازەمان دەست پێ کردو و بە ئاهدێکی تازەش تورکیامان ڕێخست. ئەوە ئومنیاتی هەموو سیاسیەکە. ماوە ئەوەت پێ بڵێم ئەمە شتێکی معریفیە هیچ ڕەنگە پەیوەندی بەرنامەکەمان سیاست بەقەدەر ئەوەندەی عەقلانیە بەقەدەر ئەوەندەش عاتیفیە یعنی سیاست پرۆسێکی عەقلانیە شەکیتیان نیە هیچ شەکیتیان نیە بەڵام بای ئەوەندەش بزوێنەری عاتیفەی خەڵکە ئەم سەرکردەیە ئێوێ هەم خۆی بچێتە مێژوو هەم گۆڕانەکانیش لە تورکیا باتە مێژوو لەبەرەوە تەسحیب بۆدا. سپاس دەکەم دکتۆر مەولود باوەمراد سیاستکار و وەزیری پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان و دکتۆرا لە سیاست. گەلێک سوپاس سەرباریەوەی ناساغ بووی و وتم ئەگەر کرانی سعاتێک ساکەین بەڵام ئەوە 44 دقیقە قسەم بۆکەی من زۆر سپاس دەکەم دەست خۆش بێت. سپاس بۆ جەناب ڕێزت هەیە ڕێزت بەدوام.